لێ ئەم باشترین کوردستان 24 تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. سەرۆک وەزیرێن عێراقی دەما سەردانەخوا بۆ ئەمریکای گەشتکرد و ئەمروز دیگر دۆناڵد ترامپ بزور. عێراق گاوێن دیپلۆماسی لە دژی بنپێکاری تورکیا دەست پێکردنەوە پەیامی ناڕازیکردنێ بۆ نەتەوەیەک بوو ڕێخستنی ناودەوڵەتی شام. نونەرێ سووریە لە نەتەوەیەک بووی دەبێژیت ڕێککەوتنە حەسەدی و کۆمپانیایەکی ئەمریکیە دەربارەی زەویەک هەستوولێ لە ڕۆژاوای کوردستانê ڕێککەوتنە دزینە سامانên Sûriyê. نونەرێ سووریە لە نەتەوەیەک بووی دەبێژیت ڕێککەوتنە حەسەدی و کۆمپانیایەکی پێدەباشیە دەربارەی زەویەک هەستوولێ لە ڕۆژاوای سەرۆک وەزیرێن عێراقی دەما سەردانەخوا بۆ ئەمریکای درێژت. چافکانیەکی جواتە وەزیرێن عێراقی ئاشکرا کرد لەسەر داخوازە ئەمریکای سەرۆک وەزیرێن عێراقی مستەفا کازمی بڕیاردا دەما سەردانەخوا بۆ واشنگتن درێژت. ئارمانجیاوە جوینێن زێدەتر دیگەل مەزنە بەرپرسێن ئەمریکای ئەنجام بدە. جوانجی دیگەل سەرۆکیە جواتە نونەرێن ئەمریکایê نانسی پێلوسی. هەروەها دەجڤینە دناوبەرە کازمی وەزیرە دەربەی ئەمریکایە بەحساوارێن ئاوادانکردنە عێراقی ڤایرۆسی کۆرۆنای و ڕوبڕووبوونا تەرورێ هاتەکردن. بڕیارە ئەڤرو سەرۆک وەزیرێن عێراقی دیگەل سەرۆکی ئەمریکای دۆناڵد ترامپ جی بجبە. هەرچەندە بڕیار بۆ ئەڤروکە سەردانە کازمی بۆ ئەمریکایە بداوی هاتبە لێژ بوو سبا هاتە پاچی خستن. وەزیرێ دەربەی ئەمریکای ڕادگەهینە بۆ ئالیکاریکردنە حکوومەتە عێراقی پابەندن. هەروەها داخواز دکەن حکوومەتە عێراقی لەسەر پرسا بودجەی دیگەل هەرێما کوردستانê بگەهنە ڕێککەوتنê. مایک پۆمپێیۆ گوتشی گەلە عێراقی ئەو داخواست هەیە و عێراق ji بۆ عێراقیان بە دوور ji هەر دەستێ وەردانێکی دەرەوە و پەیوەندیەکە بەهێز دیگەل جیرانên xwe hebe. Jaliyê xwe wezîrê dervê Iraqê Fuad Husên destpêkirina gera nû ya danûstandinên stratîjîk di navbera Iraq û Amerîkayê ragihand û got jî danûstandineke berhemdar digel Mike Pompeo hebûye û behsa çendîn pirsên di navbera her du aliyan da duwarên cuda da hatiye kirin. وەزیری دەرەوەی ئەمریکا داوا لە حکوومەتی عێراق دەکات کە لە سەرپرسی بودجە و موچە لەگەڵ هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتن. ئاشکراشی دەکات کە پێویستە وڵاتانی دراوسێ ڕێز لە سەروەری خاکی عێراق بگرن. لە بەرامبەردا وەزیری دەرەوەی عێراق دەڵێ ئەمریکا و پەیمانێکی بەهێزی عێراق و هەموو هەوڵێکیش دەدەن کە پارێزگاری لە پەیوەندیە بەهێزەکەی عێراق و ئیدارەی ترامپ بکەن. گەڕی دووەمی دیالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق لەبارەی ڕۆڵی ئایندەی واشنگتن لە عێراقدا بەڕێوەچوو. لەگەڵات نەسەرکاری مۆستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق پرسی دەستێوەردانەکانی ئێران و مانەوەی هێزەبیانەکان لە عێراقدا وەک دوو پرسی گرنگ جوڵێندران. ئەو دوو وڵاتە دەیانەوێت لە ڕێگەی مستەفا کازمی و پەرلەمانەوە ئەوی دیکە لە عێراق بکاتە دەرەوە و پێگەی خۆی بەهێزتر بکات و لەلایەکی تریشەوە ئەمریکا داوای ڕێکەوتن نێوان بەغداد و هەولێر دەکات. پابندین بەوەی هاوکاری حکوومەتی عێراقی بکەین کە دۆخێکی سەقامگیر و ئابووریکی بێزی هەبێت و سربەخۆش بێت و دوور بێت لە دەستێوەردانی دەرەکی و پەیوەندیشی بێزشی لەگەڵ دراوسەکانی هەبێت. گەلی عێراقیش ئەو خواستیان هەیە و عێراقی چیان دەوێت کە بۆ عێراقیەکان بێت و ساڵی ڕابردوش خۆپشاندەران ئەو خاڵیان زۆر بەباشی ڕوون کردەوە. هەروە باسمان لە ئازادی ئایانی کرد کە خاڵێکی گرنگە بۆ ئیداری ترامپ و پرسێکی گرنگیشە ئەگەر عێراق بێت پێش بکەوێت. ئێمەش ئامادەین لەو بارەیەوە هاوکاری عێراق بکەین. هەروها داوا دەکەین کە حکوومەتی عێراقی لەسەر بودجە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتن. بەگوێری راپۆرتێکی پەیمانگەی واشنگتن بۆ سیاسەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە یەکێک لە سەنتەرە توێژینەوە بەهێزەکان دادەنرێت کە کاریگەریان لەسەر سیاسەتەکانی کۆشکی سپی هەیە، ئێستا کازمی لە ئەمریکایە و واشنگتن بۆ ئەوەی هێزە عێراقیە پڕۆ ئێرانیەکان و چەکدارە میلیشیەکانی دەرەوەی سوپا لە عێراقدا لاواز بکات فشار لەسەر وەزیرانی عێراق دەکات. ئەو هەوڵانی واشنگتن لە کاتێکدایە تاران دەیەوێت هەژمون و پێگەی نوێی خۆی لە عێراقدا بەهێز بکات و لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی چەند لایەنێکەوە هێزە بیانیەکان بە تایبەتی ئەمریکا لە عێراقدا بکاتە دەرەوە. وەزیری دەرەوەی عێراقیش ڕایگەیاند ئەمریکا و پەیمانێکی بەهێزی عێراق و بەغداش کار دەکات بۆ پاراستنی ئەو هەوپەیمانیەتیە. ئەمڕۆ گەڕی دووەمی گفتوگۆی استراتێژی نێوان هەردوو شانی ئەمریکا و عێراق دەستی پێ کرد.
دیدارێکی باش و گرنگمان لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا هەبوو. ڕۆڵی ئایندەی واشنگتن ژمارەی پرسمان تاوتوێ کرد پەیوەست بە دۆخی عێراق و هەروەها پەیوەندەکانی هەردوولا و پرسە هەرێمەتیەکان تاوتوێ کران لەگەڵ پەیوەندی ئابووری و بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا. ئێمە پێمان وایە کە ئەمریکا هاوپەیمانێکی بەهێزی عێراقە و بەردەوامیش دەبین و فراوانتریشی دەکەین. ئێرانیش بە هەمان شێوە دەوڵەتیشی دراوسەی عێراقە و پەیوەندی جوگرافی و مێژووی ئابووری و ڕۆشنبیریمان هەیە. ئێمە پەیوەندێکی باشمان لەگەڵ وڵاتانی دراوسێ دەبێت بەبێ دەسوەردان بڕیاری عێراقیەکان بێت. ئێستا ئیدارەی ترامپ دەوێت کازمی خواستەکانی واشنگتن لەبارەی هەژمۆنی ئێران لە عێراق نەهێڵێت و حکوومەتێکی دەستوری دروست بکات و ئایندەی گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران وەک هێزێکی مەترسیدار بۆ سەر ئەمریکا یەکلایی بکاتەوە. بەڵام تا ئێستا دیار نییە کە ئایا کازمی کە هیچ کام لەلایەنە کاریگەریە شیعەکانی لە پشت نییە دەتوانێت خواستەکانی ئەمریکا جێبەجێ بکات. سکرتەرێ جواتە وەزیرên Herêma Kurdistanê ku endamê şanda Iraqê ew niha li Amerîkayê ye dê daxuyaniyekê da bi Kurdistan 24 got bejdariya şanda Herêma Kurdistanê dê çarçûveya civînên şanda Iraqê digel berpirse bilindên Amerîkayê giring û bi bandor bû. Ragehan dê dîdar û civînan da dixwazin digel berpirsên Amerîkayê gotûbêjan bikin. Ji bo bikarin bala zêdetir wa berhêneran di kersa enerjiyê da bu Herêma Kurdistanê bikeşin bi taybet ku niha Herêma Kurdistanê di rewşeka alûza ئابووری دایە کە لە شەندە باڵاکەی حکوومەتی عێراقی جگە لە بەڕێز مستەفا کازمی سەرۆک وەزیران چەند وەزیرێکیش ئاماندن کە ئەم وەزیرانە ڕۆڵی گرنگیان هەیە لە دانوستانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەسەرکیەکانی نێوان هەردوو لا بەتایبەتی لە بواری دارایی کە پەیوەندیدارە بە ژیانی هەموو تاکێشی کۆمەڵگەی ئێمە لە هەرێمی کوردستان کە ئەوانیش بەڕێزان وەزیری دارایی عێراق و هەروها وەزیری نەوت ئامادەن وەوا بڕیاریشە ئێمە وەکو شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە پەراوێزی کۆبوونەوەکاندا لەگەڵ بەڕێزان وەزیری دارایی و وەزیری نەوتی عێراقی فدراڵ دانیشتن بکەین وەکو لای بینەرانیش ئاشکرایە چەند ڕۆژێک پێش ئێستا لەسەر چەند بنەمایەک ڕێککەوتن کرا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی کە پێم وایە ئەمە هەنگاوێکی جدیە و بۆ پرسیارەکەی بەڕێزیشتان پێمان وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆڵی گرنگ دەتوانێت ببینێت لە نزیکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی. هێجان لە ناو وڵات و لەسەر زێدەبوونا هەژمارە توش بووێن ڤایرۆسێ کۆڕۆنای دیسا لە سلێمانیە هەفکارە خۆدالیا کەمال ji سلێمانیە وەردەگرم چەند ڕۆژ بوو ڕەوشە سلێمانیە باش بوو دلێمە هەمویان بڤەیەکێ خۆش بوو دیسا پلان ئەو بوو و پشتی پازدەی vêmehê ئەو cihên ku girtîne bi cêbecêkirina rênmayên tenduristiyê dest bi vekirînê bênekirin ev axiftina parêzgarê Silêmaniyê lê bi bilindbûna rêjeya tûjbûyan dibe ku guhartin bi serêkaran da bêkirin ji bo kontrolkirina rewşê dîsa daliya سڵاو ئیمان دیارە وەکو خۆشت باست کرد لە ماوەکانی ڕابردوو تا ڕادەیەکی زۆر باش ئامارەکان لە پارێزگای سلێمانی دابەزی بوون بە تایبەتی ئاماری مردن و ئاماری توشبن بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لە ئێستا جارێکی دیکە ئامارەکان لە پارێزگای سلێمانی بەرز بۆتەوانە بە تایبەتی ئاماری ئەو کەسانەی کە ڕۆژانە داغڵی نەخۆشخانەکانی تایبەت بە توشبوانی کۆرۆنا دەبن هەر لەو چوارچێوێشدا من دەمێ باسی زیاتری دۆخی نەخۆشخانەکان بکەم لە پارێزگای سلێمانی نزیکەی 4 نەخۆشخانە تایبەت کراوە بە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵام دوێنێ بەشێکی زۆر لە نەخۆشخانانە کێشیان هەبوو بەوەی کە سەرجەم هۆڵەکانیان قاوشەکانیان پڕ بووە لە نەخۆش و توانای وەرگرتنی نەخۆشی دیکەیان نییە هەر لەو چوارچێوەیەشدا نەخۆشخانەی شەهید تایر عەلیوالی بەگ کە لە ماوەکانی ڕابردوو 2 بۆ 4 نەخۆشی تیا بوو بەڵام لە ئێستا 28 نەخۆشی تیا و سەرجەمیشیان تا ڕادێ دۆخی تەندروستیان ناجێگیرە و بەڕێوبەری نەخۆشخانەکان ماژەی بەوەیە کە ڕۆژانە چەندین نەخۆش حاڵەتەکانیان خراپە و دەیانەوێت بخرێنە ژێر چاودێری و بەڵام ناتوانن لەبەرەوە لە توانای نەخۆشخانەکانان نییە لە ئێستا و پەیوەندیان کرۆ بە چەندین نەخۆشخانە هەمان کێشیان هەیە بۆی زۆری توش بووانەوە کە لە ئێستا ڕۆژانە نزیکەی 52 کەس داخڵی نەخۆشخانەکان بن ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە ئێستا بەرۆکی نەخۆشخانەکانی سنووری پارێزگای سلێمانی گرتووە هەر لەو چوارچێوەیەشدا بۆ کۆنتڕۆڵکردنی ئامارەکانی توشبوون لە سنووری پارێزگای سلێمانی داوا دەکرێت کە بەکارهێنانی ماسک لە شوێنە گشتیەکان و هەروە لە داناودام و دەستگاکردنیەکاندا بکرێتە واجب یان بسپێڕێ بەوەی لەبەرەوەی کە
بەم هۆکارە دەتوانرێ کۆنتترۆڵی ڕێژەی توشبوون لە پارێزگای سلەیمانی بکرێت. ئەم بۆچوونیان خۆتە بەردەم لیژنەی باڵای بەڕێنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلەیمانی تاوەکو بتوانرێ کۆنتترۆڵی ئامارەکان لە سنووری پارێزگای سلەیمانی بکرێت. هەر لەو چوارچێوەیەشدا ئیمان دیارە کە ڕێژەی پێدانی پلازما لەلایەن توشبوانەوە ئەمەش تا ڕادەیە بەرزە، ئەمەش جێگای دڵخۆشیە لە هەمان کادا لە پەنا بەرزبوونەوەی ئامارەکان، بەڵام ڕێژەی پێدانی پلازماش بەرزە بە پێی دوایین ئاماری بەڕێوەبەرایەتی. لێدالیا تشتێکێدنجی هەیە ئەو کەسێک کوژە ڤایرۆسێ چارەسەر دەبن بە تایبەت لە سلێمانیە ئەم دەبینن دیسا خەڵک توش دەبنەوە ینی لە گۆریتە دووبدا چوون بۆ ڕاوشەیەکری چما ئەف حاڵەتە گەلێک دووبارەت بن بە تایبەت لە سلێمانیە. بەڵێ بەڵێ ئیمان بەڵێ ئەمە یەکێکی دیکەیە لە کێشەکان هاوڵاتیان بە تایبەتی بەگشتیش ویان زانیوە کە جارێک تووشی ڤایرۆسەکە بن جارێکی دیکە ڤایرۆسەکە ناگرنەوە، ئەمەش بۆتەوەی کە پشتسارتر ببنەوە لە بەکارهێنانی ماسک و ڕێکارە تەندروستی و خودپارێزیەکان. بەڵام کەتی تەندروستی هۆشیاری دەدا بەشێک لەو توشبوانێک کە لە ماوەکانی ڕابردوو گرتووانە لە ئێستا جارێکی دیکە گرتویانێتەوە بە تایبەتی هۆشیاری لەسەرەوە ئادرێ ئەوانەی کە بۆ جاری دووەم ئەیگرنەوانێ بەداخەوە حاڵەتەکانیان زۆر خراپتر لە جاریەکەم، بۆیە ئەیانەوە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن. بە پێی و زانیاریانەی دەست کوردستان 24 کەوتووە لە سنووری پارێزگای سلەیمانی 4 بۆ 5 حاڵە لەم جۆرە هەبووە لە ماوەکانی ڕابردوو لە 2 هەفتەی ڕابردوودا بە تایبەتی کە تۆمار کراوە ئەو کەسانە بوون کە پێشتر گرتویانە و جارێکی دیکە گرتویانێتەوە. ئاماژیان بەوەیەوە کەرتی تەندروستی و پزیشکان کە ئێمە دواندوومانە ئەوانەی کە لە جاری یەکەم گرتویانە تا ڕادەیە تەندروستیان باشتر بۆ پێویست نەبووە بخرێنە ژێر چاودێری تەندروستی لە ناو نەخۆشخانەکان، بەڵام بۆ جاری دووەم کە گرتویانە زۆر بەخراپی ڤایرۆسەکە کاری لەسەر کردوون و جارێکی دیکە لە ناو نەخۆشخانەکان خەوێنراونەتەوانێ. باش بۆیە هۆشیاری زیاتر ئەدرێت تاوەکو هاوڵاتیان پابند بن بە ڕێکارە تەندروستیەکان. بە هەفکەرم دالیا کەماڵژێ سلێمانیە کەواتە ئەو نوژدار گاوا دەبێژن دژەتەن چێ دەبە گومان لەسەر وەیەکێژی دیسا دەرکەتۆلێ ڤایرۆسە ڕەنگ و ڕوێخۆ بتمی دگوهڕە گەلێک سپاس. عێراق گاڤن دیبلۆماسی لە دژی بن پێکاریان تورکیە دەست پێکردن ئەندامەی کۆمیتە ئاسایش و بەرگریە لە پەرلەمەنتە عێراقی عەبدولخالق عەزاوی ئاشکرا کرد وڵاتێوی چەندین گاڤن دیبلۆماسی بەڕێ ئاشاندنا پەیامên نەڕازیبوونێ بوونەتەوێن یەکبووی و ڕێخستنên ناودەولەتی لە دژی بن پێکاریان تورکیە دەست پێکردن. عەزاوی دەبێژیت عێراق وان هەموو بن پێکاریان تورکیە ڕەت دکە و چاوەڕێی بەرسڤەکە توندا جڤاکە ناودەولەتینە کو بن پێکاریان تورکیە ڕاوەستینن و شەرمەزار بکەن. Di heman kêvanê de balafirên şerên Tirkiye ji ber hebûna gerîlayên pekekê bi dijwarî gundawarên devera Amêdiyê bombebaran kirin û bûne sedema şehîdbûna welatiyekê gundê Kanî Mazinê û tirsekê mezin li ba welatiyên wê deverê dirust kiriye. Evecihê birdumanê firokên şerkerên Tirkiye li gundê Bazê û Kanî Mezinê li devera berwerî bala. Ev birdumane bi duriya çend metran li cihê akincîbûnê hatiye kirin. Kubuya Sademê şehîdkirina akinciyê gundê Kanî Mezinê ku bi pêşeya xwe mamostayê gundî bû pêştr rêveberê qutabxana gundî bû û birdumanan tirseka mezin li cem hewlatiyên vê deverê durist kiriye. Em daxwazê dikin ku ev rewşa baştir lê bihêtin heker dibîte eger hindê ku em van gunda çûl bikin û van gunda berdin. Debere berwer ji heke hata berdanê debereka yanî mezin ev debereka xudan avadan kirine û debereka yanî ya sinûriye rastî heker heqet her debereka wekî debere berwer ya hata çûl kirin deberê dî jî dîbzatên em daxwazê dikin ku ev debere bihêta parastin her layekê ji laya hikûmeta herêmê ve jî ji laya hikûmeta Iraqê federal jî ve sinûr bêne parastin. Ev devera neh caran ji aliyê firokên şerkerên Tirkiye ve ji berhebûna gerîlayên PKK hate birduman kirin û ji bilî ziyanên giyanî ziyan bi avahiyên hewlatiyan jî gihandîne. Ev jine bas li demê birdumanê diket ku bi tinê çend metrekan li derdorên mala wê hate birduman kirin. برام تقریبا ساعت دو هم عمل في ترش ما في الفيجن أخذ وهم ما دين جينا كو جلا مازن يعني جلا ترصين زيادة ترصين وصام ترصين يعني إكيش ما وقت عيل خانة بو تبغى بيك كي تومنا بتشكل فيل بو ما جينا بو بهنا كودي عموين جاي دي إيكودي هويته بهنا كودي موين إيكودي حتى 6 سال كوفيدين يعني والمهاتير حشاس صالوش ما قطعندي
بس خودی زنید حالی مچیم خودی زارا رو مابوی خودی زارا نوبت عوی هاتی خالی جامد جیرانی محمود چه جنبونه ایلونه دل زارا يجي که بس هذا دل عيولي ما يبستوي جبر هبونا گریلاین پکه بردام فروکن شرکرین ترکیه بردمان گندوارن سنور دور آمیدیه دیکن و به شهید کتن خالد عبدالرحمن جماروان کسین سیویل کو شهید بوند بتنل سنور دور آمیدیه گهشتن 32 کسان و زیده بار زیان المازن کو گهاندین راز و باغن هاولاتین وی سنوری شمال بچه کردستان 24 دور برواری بالا نونەرێ سووریە لە نەتێونێک بووی دەبێژێت هەژمارێک ژە وڵاتێن ئەندام دەجباتە ئاسایشێدا دەخوازن پرۆسەیە سیاسی لە سووریا ئاستانگ بکەن. بەشار جەعفەری دەڕۆنشتنێکی جباتە ئاسایشێدا دەربارەی ڕەوشا لە سووریە ئاخەوی گوت. ji dema civata asayişê proseya siyasî weke bingeh ji çareserkirina krîza Sûriye radîtî, hejmarek jê welatên hertimî di civata asayişê de dest bi astankirina karê wê proseyê kirine. Ceferî derbarê geraniya danûstandinên Komîteya Destûrê Sûriye de jî got, tîma wan amadekariyên xwe dike di wê derbarê de tekez kir divê proseya danana destûrê Sûrî be bêyî û destêwerdaneke derve. Bi gotina wî divê rêz li yekparçeya axa Sûriye û serweriya wê weregirtin. Rexne jî li rêkeftina di navbera Hesedê û kompanyayekî Amerîkî de jî girtin ya derbarê zeviyên petrolê li Rojava û got ew rêkeftina dizîna samanên Sûriyeyê. Hevcan her li nava welat ku diyara koronayê halê welat gelek xirab kiriye li Sûran 39 kesên dî tûşî vayrosê koronayê bûne. Hevkarê xwe Teyfur Mihemed ji Sûran werdigirin. Serbarî hojdariyan lê dîsa rewşa Sûran roj bi rojê xirabtir e. Teyfur. ئێمە سڵاو لێبێ بەیانیت باش وەک تۆ ئاماژەت بۆ کرد ڕۆژی سۆران ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێ و دوێنێ وە پێرێ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو سێ ئامار ڕاگەیاندران کە 121 حاڵەت هەبوو لە سۆران و بۆ ئەم ڕۆژدارێکی دیکە ئامارێکی دیکە ڕاگەیاندرا واتە لە ماوەی 30 کاتژمێر ئەمە چوارەمین ئامارە ڕادەگەیاندرێ کە ئەکرمان عزیزەت قایمقامی سۆران وەک هەمیشە لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردوتەوە کە 39 توشبووی دیکە هەیە لە سۆران کە لە 12 گەڕێکی جیاوازن ئەو 39 نمونەیە یا ئەو 39 توشبووە لە کۆی 85 نمونە توشبوونەوەتە جارێکی دیکە ئامارەکە بە جۆرێکە کە لە نێوان 140 بۆ 150 لەو نمونانی وەردەگیرێن ڕێژەی توشبوون لە نێوان 140 بۆ 150 و 39 توشبووی دیکە ئەمڕۆ بەیانی ڕاگەیەندراون واکە کۆی گشتی توشبووان لە سۆران گەیشتە 906 کەس ئیمان واتە چاوەڕە دەکرێت یەک ئاماری دیکە ڕابگەندرێ بگاتە 1000 کەس دۆخی ئێرە باش نییە و ئەو 39 کەسە لە 12 گەڕک تۆمار کراون تاکو ئێستاش من شەوی ڕابردوو پەیوەندیم لەگەڵ بەڕێوەری تەندروستی سۆران کرد باسی لەوە کرد کە دوهنگاوەکانی نەخۆشخانە ئەوەیە کە بەڵێندراوە لەوەی کە ئۆکسزین دابین بکرێ بەوە نەخۆشخانەیە بۆ پێی دۆخی سۆران خراپە پێویستێکی زەروری پێویستێکی زۆری بە نەخۆشخانە هەیە بۆ ئەوەی کە بەشێک لە توشبووان ئەوانەی کە باری تەندروستیان خراپە لەو نەخۆشخانەی بخەوێنرێن چاودێری بکرێن بۆ پێی تاکو ئێستا ڕۆژانە ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا دەبن بەشێکیان کە حاڵی تەندروستیان باش نیە ڕەوانەی هەولێر دەکرێن و بەڕێوەری تەندروستی ئاماژەی بۆش کرد کە ئەوەی زۆر جێگەی نیگەرانی ئەوانە ئەوەیە کە لە هەموو تەمەنەکان هەن ئەوانەی کە توش دەبن جگە لەوەش زۆربەی هەرە زۆری نیشانەدارن نیشانەیان هەیە کۆکەیان هەیە سینگ ژانی سینگیان هەیە یاخود پلەی گەرمیان بەرزە بە جۆرێک لە جۆرەکان باری تەندروستیان ناجێگیرە بۆیە باسی لەوە کرد کە دۆخی سۆران باش نییە تا درەنجیش بکەون لەوەی کە نەخۆشخانە بکەونەوە ڕۆژی سۆران بەرەو خراپتر دەچێ بۆیە هەموو چاوەکان چه ئیدارە چه تەندروستی چ خەڵکی ئێرە چاویان لەسەرکردنەوەی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنایە بۆ ئەوەی لێرە چاودێری ڕۆژی تەندروستی توشبووان بکرێن نەک ڕەوانەی هەولێر بکرێن بەو پێیکە هەم ڕێگاکە دوورە ئەوان تووشی خەرجی دەبن هەمیش فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکانی هەولێر دروست بووە و دوایین لێدوانی وەزیری تەندروستیش ئەوەیە کە دەڵێ لە نەخۆشخانەکانی هەولێر هیچ شوێنێک نەماوە واتە لێرە بەدواوە ئەوانەی تووشی ڤایرۆسی کۆرۆناش دەبن باری تەندروستیشیان ناجیگیر بێت
زەحمەت دەبێت بۆ ئەوەی لە هەولێر جێگایان بۆ بکرێتەوە و وەک باسم کرد زۆربەی ئەوانەی لێرەشن نیشانەدارن یاخود باری تەندروستیان ناجێگیرە و پێویستیان بە تایبەت بە ئۆکسجین دەبێ بۆیە هەموو چاوەکان لەسەرکردنەوەی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنان لە سۆران بەو پێی کە دۆخی سۆران زۆر خراپە و وەک باسم کرد هەردوێنێ دوو ئامار ڕاگەیەندران لە ماوەی 24 کاتژمێری 3 ئامار ڕاگەیەندران کە 121 توشبوو هەبوو دەتوانین بڵێن لە ماوەی 30 کاتژمێر ئەمە چارەمین ئامارە لە سۆران ڕادەگەندرێەوە چاوەڕێژ دەکرێت هەر ئەمڕۆ ئامارێکی دیکە ڕابگەندرێ بۆ پێی کە سنتەری کۆڤید-19 لە سۆران دوای 4 کاتژمێر 5 کاتژمێر یا 6 کاتژمێر ئامارێک ڕادەگەێنێت ئەگەر ئامارێک دوا بکەوێت لە سۆران هۆکارەکەی ئەوەیە کە نمونونەکانی هەولێر دەهێنرێن بۆ ئەو سنتەرە یاخود شەقلاوە یا دەوروبەری بۆیە فشارێکی زۆر لەسەر سنتەری کۆڤید-19 لە سۆرانیش دروست بووە بۆشیکردنەوەی نمونونەکان ئەنجینە ئەگەر بێت و تەنها ئەو نمونانەوە شی بکرێنەوە کە لە سۆران و ڕوانز و مێرگەسۆر و چۆمان دەنێردرێن ئەوە بێگومان ئامارەکەی سۆران زۆر لەوەی ئێستا هەیە گەورەتر دەبێت. باشە بهیویدارم وەها نەبیتن گەلک سپاس بۆ هەفکارەمە تەیفور محەممەد ji سووران. دروستکردنا تەنورên heriye yek ji kevintirîn pêşeyê xelkê Kerkûkê ye ku nevî bû nevî dest ji wî pîşeyî bernadan û heyan ha parastine. Li destpêkê jinan ev tenûr drustkirine lên habûye pîşeyê zelaman û rojane sedan tenûr bi destê zelaman têne drustkirin û bi hemû bajarên Kurdistan û Iraqê têne şandin. لە ناوەڕاستی شار و لە نێو جەنجاڵیەکانی ژیاندا کۆمەڵەیەک خەڵکی دەستڕەنجین دەیان ساڵا دەست و پەنجەیان لەگەڵ قوڕ نەرم کردووە. دۆزینەوەی نەوت و گەشەکردن و پێشکەوتنەکان لە ڕووی شارستانێتەوە خەڵکی ئەم شارەی لە سروشتە ڕاستەقینەکەیدا نەبڕیوە. زیاتر لە 100 ساڵە نەوە لە دوایینەوە دەستی بە پیشەی دروستکردنی تەنورەوە دەکرێت. ئێستا پیاوان دروستی دەکەن بەڵام لە بنەڕەتەوە داهێنانەکە ژنانەیە و شاخاتون داهێنەرەکەیەتی. وەستا عەباس پیشەکەی لە دایکی بۆ ماوەتەوە. ئەو 40 ساڵە قوڕکاری دەکات و دوای ئەوەندە ساڵە هێشتا وەکو یەکەم ڕۆژی ئیشکردنی با گەرم و گوڕیەوە ڕۆژانە تەنوری قەبارە جیاواز دروست دەکات. میراکی زۆرە. ئەتر ئێمە قەدیم تەنورەکەینەوە لێرە جاران لە سەربانەمان کرد کاتی حکومەت کاتی سەردام مەمنوع بوو ئێرە 4-5 زەلام بە گوریس دانەگر بە خوارەوە ئەو کاتە تەنور بەڕوبای بوو 4-5 زافرەتە بوو لەگەڵ دایکم بە ڕەحمەت بند ئەتر ناویان یەکێکی شاخاتون بوو یەکێکی عەشەخان بوو یەکێکی نەزمەغەنی بوو یەکێکی بات حەیات بوو ئەمانە وەستای تەنور بوون زەلام نەبوو من قوڕمە شێلا بۆیان کە لە دەستیان فێر بوو کە ئەو کاتە سەدام کەوت نەما هاتینە خوارەوە لێرە ئەمان کرد لێرە بەس تەنیا خۆم بوو. محەممەدیش 12 ساڵە بەردەوامی بە پیشەکەی داوە. ئەویش ڕێچکەی باوانی گرتووە و بەنیاز نییە وازی لێبێنێت. قۆڵەکە لە دووسەوە دێن لای شەریکەی نەوت ئەچین ئەلێ ئەبێ گر بخۆی بی دۆزی باشەکە بەردیتیان هەبێ بۆ تەنور بەردیتیا بێ ئەتەقە تەنور هەیە بۆ ماڵ هەیە بۆ ناو بەرمیلدانی سەفەریەوە بۆ کولێرەیە هەیە بۆ مەتعام هەیە بۆ ماسی هەیە بۆ نان هەیە بۆ نانۆخانە تەنور زۆرە لە 20ەوە ئەتا 100,000 فێر بووینە ڕاوتوینە و ئیشەکە ئەمە مەسەلەن بلێ لە ئینمان بۆ ماوە لە میمکم و لە باوکم و لە نەنکم و لەمانە بۆ مامەوە ئەمیشە ناتوانین واز بێنی. کڕیاری تەنورەکان لە سەرجەم شارەکانی عێراق و کوردستانەوە دێنە کەرکووک. ئاکۆ لە سلێمانیەوە هاتووە و باسی تایبەتمەندیەکانی تەنوری کەرکووک دەکات. لە سلێمانیەوە هاتوینە ئادەدەن تەنوری کەرکووک بەناوبانگە بەڕاستی ئەو خۆڵەی لە کەرکووکە هەیە لە سلێمانی و لە چەمچەماڵ لەم جیهانەی ترانیە ئێمە هەموو ساڵەکە دێن لێرە تەنورە بین. کولێرە و نانی گەرمکە بەرهەمی ئەم تەنورانەیە وەک خۆراکێکی سەرەکی لە هەموو ژەمەکاندا دەخورێت بە تایبەتی لە بەیانیاندا لەگەڵ ماست و قەیماغ و بەرهەمەکانی شیر تاموچێژێکی زیاتریان هەیە. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک. شاد بنێژە.
کاتێکان دەتوانێت قسە بکاتن هیچ فەرقێکی نییە لەگەڵ تابلوێکی ڕسم. بەیتۆجان دەڵێت ئەو مرۆڤەی بەبێ وڵات دەژیت مرۆڤ نییە. بەیتۆجان یەک گەلێ ئەوان چێکردی ئەوان قەراردایە هەتا بن درنجە دە جوانە خزمەت بکە. کتێبی منداڵانی گەڕەکی هیوا قادر وەرگێڕدرایە سەر زمانی فارسی. نووسەرانی کە ئاشنایەتێکی زۆرتریان لەگەڵ زمانی فارسی هەیە هەوڵێکی زۆرتر بن بۆ وەرگێڕانی کتێبی کوردی بۆ سەر زمانی فارسی. ئاسمانی بیانیدا بەلاف بوون ئەس هات مەقامشلو وێجا هەمووە جیران هەج هەورەت گۆت کەچکا کورد هاتبوو جەمە کەچکا کورد جە بوومە کەچا کورد. ژینگە تشتێک gelek serekiyet jiyana mirovan da yan êkiş beşên serekît nava siruştî da ew e giyanewar û rowek du tiştên esasî ne. چەند سوورەتێک یعنی وەکو سوورەتی بەقەرە و سوورەتی ئەنعام و سوورەتی فیل و عنکەبوت و نەحل و نەمل مانە هەمووی ناوی گیانلەبەرانن بە گەورە و بە بچووکەوە بوونەتەن تایتڵ و ناوی سوورەتەکانی قورئانیش تێڕوانینە ئاینیدا یان هەندە تکستên ئاینیدا بەحسوێ چەندێک کردە کە هەندە گیانەوەر بێنە ناوبرن. وانەکە مسلمان بەراز ببینی فەلامارێ دات و ئەوێ لێی بدا و بیکوژێ ئەڵێ کاکە بۆ وای لێکەی ئەڵێەوە گۆشتی حرامە ئێخدا ئەوەیە بۆ خزمەتی تۆ دروستکە بۆ پاراستنی ژینگە. ئەری مادەم ئەو ژی ئومەتێک بن وەکومە چەوە ڕەوایە ئەم سەریەوان ببڕی. لە پێناوی پاراستنی هاوسەنگی ئەم ژینگەیە ئەو خوددایە کە مرۆڤی دروست کردو بڕیاری داوە ئەمە ئەخورێ و ئەمیان ناخورێ. ئەری بچی هەندێک جاربینین سەردەریەکان نەهەژیان سەردەریەکان نەتەندروست ئشلای کەسێکی مسلمان یان دیندار وەتێت ئەنجامدان. نەتەوە یەکگرتوەکان ئەم ساڵ بەهۆی کۆڕۆناوە دروشمی بۆ ژینگە ئەوە بووکە ژینگە هێڵی بەرگری یەکەمە بۆ پاراستی تەندروستی. یعنی تو نابینی ئەگەر ئەوان هەست مەترسیە کرد کە ئەم وەکو مرۆڤ مەترسی پێخینە سەر ژیانەوان ئەو دی بەرگریش خۆکەن. لە ڕاوکردن پەیوەستی چییە بەسەر ئەوەی کە خوددا ئەوێ بزانێ چێ ڕێنمایەکانی خوددا جێبەجیەکە تەنانەت لە ڕاوکردندا. پەروەردە ئاینی چ ڕوولەکەیە بۆ بێ چەندێک و ئەم کەسانین ژینگە پارێز بین. هەموو ئاینەکان وەکو تێکست وەکو دەق قسەیان کردو لەسەر پاراستنی ژینگە ئەبێ بزانی ژینگە پارێزی دینە. کوڕەکەم دیت و چاوم پێکرد ینی نەماوە بەڕاستی ینی کارە ساتێکی زۆر دڵتەزێن بوو کە جەرگی من سۆتە ئەماری من خراپ وەچیت ماری خەرچی خراپە. کابرا کوژرانەوە گولێکی کرد لێ سەرخۆش نەباینایە ئەویشە نەدەکرێت. مرۆڤێک بۆی خۆی دەرباسکە لە تاوانێک دەیگوت من سەرخۆشم سەرخۆشی و سارە لێخوڕین ئەوە تاوانە. ئێستا بەداخەوە لەبەر کەمبوونەوەی مەفرەزەکان و زیادبوونی ڕێژەی ئەو کەسانێک کە مادەی سەرخۆشکرد لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک دەخۆنەوە ئەوە وای کردووە ڕێژە ڕووداوەکان زیاد. ئەوانە هەموو لێرە خەنزەی دروست دەکەن سیارەتە بەغداکە مەشروبی دەبا دەڕۆ بەدی مەشروبت پێ بوو ئەخە نەمخواردەوە پێتە یان نە پێمە ئێلۆ مەشروبی ناو سیارە دەخۆت سیارەش تەکسیت پێیە خەڵکی هەردەگرێت ئێستا ئیش دەکەیت جازەکە بڕۆ لەو لای ڕاگرت بڕۆ لەو لای ڕاگرت دەی کۆرۆنا لە ئێستادا ترسناکتر لەوە بڵاو بێتەوە کە بیری لێ یەکەیتەوە. بە پابەندبوونت ژیانی خۆت و خێزانەکەت بپارێزە. حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی میدیا و زانیاری سپانسەری
بارن مونشن بۆ جۆرە 11 گەشتە لیستگە داویە چامپیۆنز لیگە پشتی گوب سێ گۆڵە بێ بەرامبەر گەلیۆنێف سەرکەفتیم یەکشەممە لیستگە داویە هەمبەری تیمەکە دنیا فڕانسی وێ بلیزە رونالد کومان ڕاهێنەرێ هۆڵندی تیمە باشترینە ئیسپانی بە فەرمیت کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە میدیان هاتە ناساندن